ئاستی پەسەندکردنا سیاسەتên سەرۆک ترامپ خەما کۆماریانە دەگەل نێزیکبوونا هەڵبژارتنên demê nîvê. Piştî 5 salan rêka nêvbera Qamişlo û Şamê ji bo sivîlan vedbitin. û cejna Qurbanê delîveya li vîna bazirganiyê li Kobanî weka bajarên yên musulmana. Salav ڕێزی هیڤین دەمە خۆش لەگەڵ کورد کۆنەکشە ji dengê Amerîka li Washington cejna Qurbanê li we pîroz be. سڵاو لای منیشۆم کاتتان باش و جەژنتان پیرۆز بێت. سەرۆک دۆنالد ترامپ دەبێژە ئەو دەترسە هەر داخوێنێکی ئەو بدە لێکۆلەرێ تایبەت ڕۆبرت مولەر بێ بکارئینان وەکا شەهدەیە سەختە. مولەر لێکۆلەرێ دکا لەسەر مای تێکردنا رووسیا دە هەڵبژارتنین سەرۆکاتیە ئەمریکا یا ساڵا 2016دا و چاوگرتنا بمەبەست یا کەمپێنە هەڵبژارتنین سەرۆکی. ئەو هەروەسا لێکۆلەرێ دکا ji bo bizaneka eger serokî sistemê dadweriyê aloz kiriye bi hewla guhertina şopa lêkolînê. Di hevpeyvînekê de digel ajansa Reuters Serok Trump negot ka ew dê bi Mueller re birûne yana wî got wî desthilat heye ew bixwe serokatiya lêkolînê bike lê ew wê naxwaze. مانگی 11 هەروادێ و نزیک دەبێتەوە کە تیایدا هەڵبژاردننی متێرمی ئەمریکا دەکرێت. کۆماریەکان بۆ ئەم هەڵبژاردنە سەنگی دەخەنە سەر ڕێژەی پەسەندکردنی سەرۆک ترامپ کە لە ئێستادا بە شێوەیەکی گشتی لە سەدا 42. هاوکاتی ئەوەی چەندین شتی سەرۆک ترامپ لە ناویاندا ڕێبازی کۆچبەران بوونەتە جێگای ڕەخنە و نیگەرانی ژمارێک لە دەنگدەرانی ئەمریکا. سەرۆک داناڵد ترامپ 150 ئەندامی هێزەکانی پاراستنی سنوور و کۆچبەری ناسراو بە ئایس وە گمروک و پاراستنی سنوور ناسراو بە CBP بانگهێشت کرد بۆ کۆشکی سپی و ستایشی ئەو هێزانەی کرد. دوابەدوای نزاکردن لە دەستپێکی کۆبوونەوەیکی کۆشکی سپی سەرۆک داناڵد ترامپ باسی مەسەلەی ئابووری کرد. ئابووریمان لە هەموو کات باشترە. کاتێک ئێمە دەستمان بەکار کرد بە ئاخارێکی هەڵەدا دەچوو ئێستا لە هەموو کات باشترە. ژمارێک لە دەنگدەران دان بەوەدا دەنێن کە ترامپ هۆکاری باشتربوونی ئابووریە لە ئەمریکا. ئێمە دەزانین ئاستی پەسەندکردنی ترامپ دەگەڕێتەوە بۆ مامەڵەکردنی ئابووری لە سەدا 50 لەسەر بنەمای ئابووری لە دوایین ڕاوەگرتنماندا دەنگیان داوەوە ئەمەش ئاستێکی باشە. بەڵام کۆمەڵێک شتی تری ترامپ بۆتە جێگای ڕخنە لەوانەدا سنەوەی متمانەی ئاسایشی ئەم دواییانە لە بەڕێوەبەری پێشووی CIA جۆن برێنن کێشەکانی ئەم دواییانەی لەگەڵ کارمەندی پێشووی کۆشکی سپی ئۆمارۆسا نیومان. ڕێبازە مشتومڕ لە سەرەکانی ترامپ بۆ کۆچبەری و ڕخنە زۆرەکانی ئەم دواییانش لە کۆبوونەوەکەی لەگەڵ ڤلادیمیر پوتین ڕەنگە ببێتە هۆی دابەزینی ئاستی پەسەندکردنی. ئاستی پەسەندکردنی ئەو نەگەیشتە 150 تەنها بۆ ڕۆژێکی سەرۆکاتەکەشی لە ڕاوەرگرتنەکەدا هەرگیز 150 زیاتر نەبووە. لە کاتێکیشدا کە زۆربەی ئەمریکایەکان ڕێوشوێنە نوێیەکانی سەرسنوور دەخەنە ژێر پرسیارەوە سەرۆک ترامپ مەراسیمی ڕێزگرتن بۆ کاربەدەستانی سەر سنوور ڕێک دەخات و بە قارەمانەکان ناودێریان دەکات. لە میانەی وتارەکەی ڕۆژی دووشەمەیدا سەرۆک ترامپ گوتی هێزە ئاسایشەکان کارێکی ئجگار باشیان کردووە بۆ ڕێگەگرتن لە تاوانەکانی ئەو بەری سنوور و بە پێی پێویستیش سوپاس نەکراون. لە ماوەی ساڵی ڕابردوودا ژمارەیەکی بەرچاوی ئایس و CBP زیاتر لە 2,800,000 پاوەند کەرەستەی بەنگ و مخەدەراتیان گرتووە. ژمارەیەکی زۆر کەس دەشیا بەهۆیەوە بمرن. لە ناوخۆی وڵاتماندا کاربەدەستانی ئایس زیاتر لە 127,000 تاوانباریان گرتووە. ئەمانش تاوانی زۆر قورس بوون. لە ناویاندا 48,000 دۆسی هێرشکردن هەیە، 12,000 تاوانی سێکسی و هەروەهاش 1,800 دۆسی کوشتن. ئەم ستایشکردنەی ترامپ دوو ڕۆژ پاش ئەوە دێت کە کاربەدەستانی ئایس پیاوێکی مەکسیکیان لە سان بەرناندینۆی کالیفۆرنیا گرت لە کاتێکدا هاوسەرگیانەکەی دەگەیاندە نەخۆشخانە. کاربەدەستانی ئایس دەڵێن ئەو پیاوە گومانی کوشتنی کەسێکی لێکراوە لە مەکسیکۆ و ڕەنگە ببوایە بە هەڕەشە بۆ سەر ئاسایشی نیشتیمانیمان. سەدان منداڵی کۆچبەران هێشتا لەژێر دەستی ئەمریکادا ماونەتەوە سەرڕای ئەوەی دادگای فیدراڵی فەرمانی داوە دەبێت لەگەڵ خێزانەکانیان یەک بگرنەوە. لەگەڵ ئەم هەموو ئاڵۆزی و ڕخنانشدا کۆماریەکان بۆ هیوایان بەهۆی باری ئابووری بتوانن ئاستی پەسەندکردنی سەرۆک ترامپ لە نێو ڕایگشتیدا زیاد بێت و لە میانەی هەڵبژاردنەکانی متێرمدا کۆماریەکان زۆرینەی کۆنگرێز بمێننەوە. و شێوەرمەندێت تایبەتی ئەو لەهەیە نیشتیمانیە سەرۆک دۆناڵد ترامپ دەبێژە ئەو هزا دەستی وەردانە 4 نەیارین بیانی دیکە دە ئەنجامین هەڵبژارتنین داهاتین ئەمریکادا.
Saziyên istixbaratiyên Amerîka Rusya suçdar kiribû ku dema hilbijartinên serokatiyê Amerîka di 2016 da hevdaye ku li ser dengdarên Amerîkî bandorê bike. Ew dibêjin ku ev heman tişt dikare di hilbijartinên navdema vê salê da dîsa çêbibe. îro li vir armanca me awa ku bêjîne gelê Amerîka em haydarî wa gefane wan gefan qebûl nakin. Ev rastiyeke dê berdewam bike. Çi ji dest me bê em ê bikîn sexmeratî helbijartinekî rewa ku bihêkirin û gelê Amerîka pê bawer be. Li gora şewirmendê evlehiya Netêviya Amerîka John Bolton ji bilî Rusyayê sê hêzendinên biyanî jî dikarin hewl bidin ku destê xwe bikin nava hilbijartinên 2018. Ez dikarim bi rangekî zelal bêjim ku ewlehiya netewî ku di derbarê xemên meytekirina Çîn, İran û Koreya Bakurê de gelek pêwist in. Em dixebitin ku hinek gavan bavîjin û hewl bidin ku pêşî li wan bigirin. Ev çar welatên ku pêwist e ku em ji bo hilbijartina 2018 bala xwe bidîne. Roja şemiyê Serokê Amerîka Donald Trump di tweetek xwe da got ku bê aqil çavê xwe tenê li ser Rusyayê digerînin. Bolton got ku ew ê Amerîka her tişt bike ku ji bo pêşîgirtina dest dirêjkirina biyanî nebe. It's been certainly a priority of mine. Karê me yekemîn bidin zelal ku em hemû şiyanên xwe bi kartên da ku parastina ne bi tinê hilbijartinan li tevahiya sîstema Amerîka biparêzînin û dîsa ji bo şerên înternetê yê bêparastin ku di navdewletê û sektora taybet de pêk tê. Bolton dibêje ku ew ê dîsa mijara destdirêjkirina hilbijartina bîne rojevê dema ku ew ê bi şandek Rûsî re di vê hefteyê da li Cenewayê hevdîtinek bike. تورکیا سکاڵای لەسەر وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا تۆمار کردووە لە ڕێکخراوی بازرگانی جیهانی بەهۆی ئەوەی واشنگتن گومرکی زیاتری داناوە لەسەر ستیل و ئەلمنیۆمی تورکیا. ئانکەرە دەڵێت بڕیارەکانی کۆشکی سپی پێچەوانەی ژمارێک لە بەندەکانی ڕێککەوتنی ڕێکخراوی بازرگانی جیهانین واتە ئەوەی تایبەتە بە گومرک و بازرگانیەوە بەپێی ڕێنمایەکانی ئەم ڕێکخراوە جیهانیە پێویستە تورکیا و وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لە ماوەی 6 ڕۆژدا بگەنە ڕێککەوتنێک لەسەر ئەم سکاڵا مشتومڕ لەسەری تورکیا. دەنا ئەم دۆسەیە دەدرێتە بەشی ناکۆکیەکان لە ڕێکخراوی بازرگانی جیهانی. ئەنجامên dawî yên hilbijartinên Perlemanê Iraqê ku li 12 Gulanê hatibûn encamdan hatin pesendkirin û piştî cejna qurbanê divêt layihên serketî dest bi pêkînana hikûmeta dahatiya Iraqê bikin. بەڵام پرسیارەکە لەوەدایە ئایا ڕێبەرانی سیاسی عێراق دەتوانن جیاوازەکانیان وەلاوەنێن و حکوومەتێکی نوێ پێک بهێنن و ئایا ئەمریکا چ ڕۆڵێکی دەبێت؟ ئەمە کۆبوونەوەی هوتێل بابلە لە بەغدا لە نێوان لیستەکەی حەیدەر عەبادی و لیستی سائیرونی موقتەدا سەدر و لیستەکەی حەکیم و وەتەنیەی ئەیاد عەلاوی و هەندێک لە سونەکانی تر بۆ ڕاگەاندنی هاوپەیمانیەکی بەرفراوان لە پەرلەمانی عێراق بۆ پێکێنانی حکومەت. بەڵام چەند کاتژمێرێکی نەخایەن ئێران ڕیسەکەی لێکردنەوە بەخووری بەپێی بۆچوونی چاودێران نوری مالیکی و هادی ئامری کە نزیکن لە ئێرانەوە ڕایانگەیاندووە بەم زوانە هاوپەیمانیەکی فراوانتر لەم هاوپەیمانەتیە ڕادەگەێنن. ئەمریکا و ئێران دوو وڵاتن لە دوای ڕووخانی ڕژێمی سەدامەوە هەژمونیان بەسەر عێراقدا نادیدە ناکرێت و بەردەوام بەرژێوەندەکانیان لە بەریەککەوتندا بووە بۆ پێکێنانی حکومەتی نوێ ئەجێندای کام لایەن زاڵە بێت. بیلال وەهاب وەک شیکەرەوەیەکی سیاسی لە پەیمانگای واشنگتن پۆلیسی پێی وایە عێراق کەوتووەتە ناو بەرداشێکەوە. توانی بڵێ عێراق لە دۆخێکی خراپایە لەلایەکەوە پەیوەندیەکی ئەمنی عسکەری گرنگی لەگەڵ ئەمریکا هەیە لەلایەکی ترەوە بانقەکانی ئەمریکا پارێزەری عملەی عێراقین پارێزەری اقتصادی عێراقین چونکە لە یازال عێراق کێشەی زۆری هەیە لە زمانی سەدام حوسێنەوە لەگەڵ چەند وڵاتێکا کەوا داوای قەرز لە عێراقەکەنەوە پارەی عێراقی پارەی داهاتی نەوتی عێراقی ئەچێتە بانقێکی ئەمریکیەوە لە نیویۆرک بۆیە هەم عسکەریەن هەم مالیەن عێراق پێویستی بە ئەمریکا هەیە و ناتوانێت پشت لە ئەمریکا بکە و بێگوێیی بکە چونکە زەرەری پێیەگە. لەلایەکی تریشەوە ئێران دراوسەیە 1500 کیلۆمتر حدود هەیە لە نێوانیانە بای 12 میلیارد دلار تەبادلی تیجاری هەیە لە بینی عێراق و ئێرانە. لەوەتەی گەماروی ئابووری ئەمریکا خراوەتە سەر ئێران بەلای تارانەوە بەغدا دەواازە ئاسانەکە دەبێت بۆ ئەوەی بتوانێت کاریگەری ئەو گەمارویانە کەمتر بکاتەوە. ڕەنگە تاکە بازاریش بێت دراوەکەی ئێران سەری بەرز بێت و مامەڵەی پێوە بکرێت. Iran also wants to
ئێران دەیەوێت عێراق بەکار بهێنێ وەکو دەواازەیەک بۆ ئەوی بتوانێت پەیوەندیەکانی لەگەڵ وڵاتانی تردا ڕابگرێت بەمەش عێراق دەکەوێتە بەردەم بارودۆخێکی سەختەوە عێراق دەیەوێت پەیوەندێکی هاوسەنگی هەبێت لە نێوان تاران و واشنگتۆن بەڵام بۆ بەغدا سەخت دەبێت بتوانێت ئەو هاوسەنگی ڕابگرێت شەقامی عێراقی دوای ئەو هەموو خۆپیشاندان و ناڕەزایەتیانە بەرگەی چاوەڕوانی مانۆری دروستکردنی حکومەت دەگرن کە ڕوون بۆتەوە حکومەتەکەیان دەبێت بە پێ پێوانەکانی ئەمریکا بێت یاخود ئێرانیەکان ئەوە پەیوەندی بەوە هەیە چ جۆرە حکومەتی عێراقدا دروست بێت وەک ئەوەی هەیان بووە حکومەتێکی بنکە فراوان یان حکومەتێکی شیعی کە زۆر لە ئێرانەوە نزیک بێت ئەگەر حکومەتێکی هاوشێوەی عەبادی دروست بێت ئەوە هەوڵ دەدات کە پەیوەندی لەگەڵ هەردوو لا باش بێت بەڵام ئەو ئەرکە زۆر بە گرفتر دەردەکەوێت لەبەر ئەوەی گرژی نێوانی واشنگتۆن تاران تەنها لە نێوان ئەو دوو وڵاتەدا نامێنێتەوە بەڵکو شوێن تریش دەگرێتەوە خەڵکی عێراق چاوەڕوانی دروستبوونی حکومەتێکە پێی رازی بێت لەو لاشەوە هەر لایەنێکی سیاسی بیگری باڵی بەدەست وڵاتێکی ترەوەیە ئیدی خەڵک دەبێت چاوەڕوانی هەنگاوە دیبلۆماسیەکانی تاران و واشنگتن بێت یاخود سیاسی عێراقیەکان دەتوانن ئەم تەنگەژەیە تێپەڕێنن یحیا بەرزنجی دەنگی ئەمریکا واشنگتن دادوەرین فیدرالیین ئەڵمانیا دەبێژن ئەو بمجددی بەرێخوا دەدەن ئیدعاەن خانمەکە ئیزدی ژە ئەڵمانیا ڕەڤایە هەرێما کوردستانی ژ ترسا ئەندامێکی کۆمەڵە دەوڵەتە ئیسلامی داعش کو لە دەستپێکا گرتنا شنگالێ ئەو سەبی کردبوو ئەشواق حاجی حەمی دەبێژە ئەوێ دوو جاران ئەبوو هەمام هەمان کەسی ئەو سەبی کری لە ئەڵمانیا دیتە و ژ ترساوی ژە ئەڵمانیەژی ڕەڤایە ما پرس ژ ئەشواق خان کرد کە پشتی چیرۆکاوێ دەرکەتی سەر ئاژانسی میدیای جیهانی حکومەتە ئەڵمانی چ ژوێ ڕەدیبێژە ئەلمانتەی تەبام لە نای تەبامێ وکە ئەوام هەموو گەشمت بە و قسام هەمووی نویسنر باخەت بژنم تەخسیر ناکن شوەڕە و ئەوژێکش ئالیەخەوە تەخسیر ناکن یعنی پۆلیسێت ئەلمانیا هەموون هەلوی ئیسلامی کردن بە سیژ نەگرتی باشە تش ئەلمانیا ڤەگەر یای عێراقی چماتە باوەری بە پۆلیسین ئەلمانە نەبوون کو ئەبوو هەمام بگرن ئەوێ و داعشی کوتگرتی نەبێ بەهەوەری پێ نەبوو بەسچێ من ناویرا عنی مەهونیڤەکە پشتی وێ شغڵی ئەسل یعنی پشتی کە مدیتی مەهونیڤەکە ئێسمان تشتان نەکردن من ناوی ڕاست بترل وێ دەری یعنی نە بەهەوەریان پۆلیسی دوێ دەری نەهات تەکاری بێژی پۆلیسی ئەلمانیکانی ئەبوو هەمام چ کەسا شکلێوی چاوایە ڕەنگێوی چاوایان کاری شوان ڕەبێژی شکۆ بکارە بن تعالی کاریەوان بکی وینە بگرن من تەوەسفاتت ئێت ئەبوو هەمام هەموودانە پۆلیسێ دوێ دەرن ڕسمماندن و دەرێخست یعنی شکلێوی بۆ ئێکە ڕسمماندین و ڕقەمەک دانم گۆندەم کەتە جاکە دیترێت تێلەفۆنامە بکەم من ناویرا بترسل ئەلمانیا بمینم ئەشوا خانم تەنها لە هەرێما کوردستانە عێراقی تژە ئەلمانیا ڕەڤایەتی دەبێژی ئەبوو هەمام کە سوکارێتوی عێراقینە و لە عێراقینە خەڵکی بەغدایە نەها ترس لەسەرتە هەیە لەوێ دەرێ لە عێراقی طبعا يعني تازە العراق دايما ترسو سەر من و عائلەتێ من و باوێ موان هەیە ژبەر هەکە یعنی چیرۆکان دەرکەتە چیرۆکەکە دووەلیە عام و چەند دنیا خۆدە هەمووکێ گەردایە و دنیا خۆدە هەموو زانێ هەکە چەند دەوڵەت هەموو الفی ئەبوو هەمامی تگەڕی أكيد هم الخطرية دينا عائلتي هم العراق دوني مش عائلتي الألمانيا لازم عن تشتكيش ما ربك نهتم العراقي دينا لازم جوهوان جي كلمة بيحتاج كم درناك مش عراقي باشا تدفيت فقري ألمانيا اشترى باشتر بيان ور باشترا أسناويرم فقري مع ألمانيا يعني ويها كس اختصاب كريم سي هيوازل دستوي دشمل ألمانيا بين أسناويرم فقري مع يعني زنابش ما أقدر أماترش ألمانيا بس هكا تشتكى مهات روجك لازل بعائلتي خم أثناء دركب مزفتني به أجاش ترى جودن وان أبو همام قرتيه تيجي بكي تقول بمين هكا أبو همام قرتن هكا أبو همام قرتن دورا وجا أسكارن بيشمان أسمينم يا أسمى ألمانيا إجبر هكا أبو همام ألمانيا دبي أكيد سديش عائلتي دوي أو دوي ألمانيا دينا وساد داعش تفالد الألمانيا جدينا أز بعائلتي ويرد بيفتون هنجا هك أصل دس داعش ده وعائلتي ويد قوتا متقوم تخلصي بغداد كن والهوية كت شغلي مدارين بغداد أزو أبو همام هردو فكرة در كمل بغداد نف عائلتي دوي لوي وقتي تلكي دريبوي أسوي وقتي الرمبوسي بملشنقال ده وعند خواسته ببن بغداد بله
نف عائلتي خو وتا عائلتي وي ناسكر معنا يعني جناويت ناسكر يعني عائلتي وي تشكزمو اسوي هنجيب عائلتي وي همو كي رطيفتم هنجازن دستوان داكي رباب ربرار ماتيرا كم عائلتي همو كي رطيفتم هنجازن دستوان وان شدكو كيف وان هات يعني وان بيخوش بو كتشك هاتي سبي قال لك وانا قال لك كيف كانت هاتي وكانت فيها بأسرع وقت مش نداعش داري ننجي قدا أسبقها يعني بقها مع عائلتي وان بس بشتيها كان بدي تنفين بدي مش يعني شنقال وان داري إنه نبي أخسر دي تري داري ما بنا دركة دي تري بي أخسر من نويرة وقت كان بدي الهوية كت شغلن كم مجال خم بدي مباسة يك وصا هزردك أشوا خانم كو بوليسي ألماني دخوازه بتل بلغاي عن كو باورياوان بي او كسي اون دبينن والناس ديكن داعش بونا راس تدبيش نم لازم او دليل هبي بس شيء يعني كاو جرحة الباكي وقت هيك داعش بينه ويا داعش او كتشك العراقي اختصاب كربي كاو جرحة الباكي هي تصويرك تشوف ويا داعش بقري عن تصويرك ويا داعش بقري باشا جيان لكامبي تنها لكامبي ايسياي لمنطقة شيخان جيان لورد شوايا فيدرش يعني سبعة الباع عائلة اخوي ما هر وكسش برد اللي خود مش مسا مرتاح بس اصلا ايرو الخطرية دايما ايرو افدرش المانيا خطر ترش مرة اش بركة چند دنيا خودها موزاني سلكي داريما وعنواني مزاني كارن ايفارا كي بين فيدري بيلي برنا خيمي ما تشتكي ما بكن لازم يعني بأسرع وقت يا حماية البردالية ما هبي اقوي هنا قايل ما بي باشكي هاف بايفينك تايبات بو بأشواق حاجي حمير رزقار بويا كولاتيا داعش وبشتي بين صالان الريكا دني برا مشلو وشامي دا جس سيفيلان را هاد فكرن هاتن وچونا بأوتوبيسان آلي كاريا هاجاران دكا بالتايبات خوندكاران لە ماوەی 5 ساڵی ڕابردوو تەنها ڕێگەی گەشتکردن بۆ چوون بۆ دیمەشق ڕێگەی فڕۆکە بوو کە ئەمەش نرخەکەی لە توانای هەموو کەسێکدا نییە. خەڵکی ناوچەکە دەڵێن هەرچەندە ڕێگاکە دوور درێژە بەڵام سەلامەتە و ئەو ڕێگەیە نزیکەی 18 کاتژمێرە و پاسەکان نزیکەی 131 خاڵی پشکنین دێتە ڕێگەیان. پشتی 5 ساڵان ji birînê riya bejahiya navbera Qamişlo Şamê de hate vekirin. Li derêjehiya şerê navxweyî li Sûrî riyên navbera Herêma Kurdî li Sûrî û parêzgenê Hindirê Sûriyayê hatibû birîn ji aliyê komên Tunduran ve. Xelkên vê herêmê tenê diriya ezmanî re dikarîbû bigihêjin Şama paytext. Xwendekar û nexweş beriya vekirina riyên bejahî balafir dihatin bikaranîn. Riyên ezmanî bi pereyên pir bûn lê welatî neçar dibûn got bikar bianîn. Em rê em nizanin bêçîloyî. Dibê rê xweşî bes me nedîtiye cara ewliyê me herin. Berî wê em bi tayarê diçûn. Anka gorê xweş bûyî em ê basê herin. Ji ber nexweşî hene. Em her nexweşiyê biraziyê mezin ser textot. Ameliyat dil meftuh me jêr çêkin û em ê wî bînin. هاي زيارة على أولادي إلي 10 Ez hatime serdana zarokên xwe rê pir xweş e em bi kêfin tu mêtirsî tuneye. من الشام جينا لهون ام ji Şamê hatin vê derê seredanê û em niha vedgerin. Dizî tuneye lê em diwestin. Ne wek balafirê rehetiye. Ev jî rawestgeha otobêlan e yan geraca Bolman gotê naskirin li Qamişloyê. Ev pêtirî 5 salên got kampanyên veguhestinê hatibûn rawestandin û niha di liv û tevgereke aktîv de ye. Niha çar kampanyên veguhestinên bejahî dest bi çûn û hatinê kirine. Tevî 18 saetên diriya bejahî de lê têkêta wê nîvê nirxê têkêta balafirê ye. Ji bo xwendekaran û nexweşan bi taybetî ev sûdak pir mezin e. Serê sedî not miletê me pir feqîrin. Çi tayarê herib 40 hezarî û çi basê herib 14 hezarî. Ew jî alîkarî ji bo feqîra wan ye. û heya hikûmetê got em dixwazin bo firînin rihla ji wan feqîran herin Şamê herin Helebê herin Hims gora gol Sûrî tê xwestin. Riya dirêj ji Qamişlo ber bi Şamê ve 18 saetan dirêj dike. û li 131 rêbendên kontrolê yên rejîmê û mêlîşên bi wê vegerêdayî derbas dibe. Rêbendên kontrolê yên rejîmê pertîlan ji ajokiran distîne. Ev yek jî dibe sedema got kirê hinekî buha bibe û astengî jî derdikevin. Birastî jî şirket xwe jî gazna dikin û gerek para ji wasteyên û sekinê jî hezek heya dibe hezê emilyona. Birastî jî heta 4 saata 5 saata wî hezî sekinên heta para nedwanekî ser kêfa wanekî nedwanekî wanekî nameşên. Hêjaya bi bîrxistinaya got di destpêka şerê navxweyî li Sûrî çendî caran otomobîl û welatî dihat revandin ser rê bi destê komên çekdar. Ev yek bû sedema got ew rê were birîn.
هجایا گوتنه اگو تفگرا بازرگانی به وکرنا ریم بجاهی جی نافبرا هریما کردی لسوری و پارێزگەهên هەندێ سووریایê ew jî pir aktiv bûye. Zana Umer dengê Amerîka qamişlo. لە پاشکردنەوەی ڕێگای نێوان کۆبانی منبج و دیمەشق پایتەختی سووریا ئەنجامدانی جەژنی قوربان دەرفەتێکە بۆ فرۆشتنی زیاتر و جموجۆڵی بازرگانی لە ناوچەکەدا. بهاتنا جەژنا قوربانê liv û tevgera xelkê Kobanê di nava sûkan da zêde dibe û xelkê bajêr pîdiviyên cejnê ji cil û bergan herwiha şîranê dikirin û bûneya cejnê jî dibe forsetek ji bo bazirganan got alûvêra wan zêde bibe. Bazirganên sûkê tînin ziman û cejin ji bo wan wekî mewsimekê ye û ew amadkariya xwe berî demekê dikin û ji bo cejnê amade be. Û li gorî bazirganan pîdiviyên cejnê hene û tevgera xelkê bajêr li gor salên berê rind e. Vebû xetê Başûr Kurdistanê vebû, xetê Şam vebû, xetê Mimicê, Rojava, Qamişli û Kobanê hevra em ticaret giradî me gerek em ji wir tînin îwan gerek em vir ji wan re dişînin. Yani ticaret mabînê me da hê û şixulî jî xweş e û millet jî hîro pir gersakî pir yani millet hate ser girêt kirî, î çûne elbîsê kirin, î helwiyata xwe kirin, şekir û biskewîtê xwe kirin. Herwiha ji bo qurbanên cejnê gelek kesan dihî amade kirine û qesabên bajêr diyar dikin got di vê cejnê da bi sedan dihî li ber destê wan in. Vî sal pir xweş e, salê çûdî xweştir e û salê berê jî xweştir e. Dihî me îsal pir in, me meslek jî vekir, millet here mesleka şerjêkê, vay jî yardımiyeka ji millet dayane çira şara gembarî nabin, mal gembarî nabin, çarşî xwe nercê, ava ye. Hêjaya bi bîrxistinê ye got di demhata cejnê da esayîşa Kobanî wekî her car bi erka parastinê radibe û ji bo wê jî di her kolanekê da dewriyên esayîşê cih digirin ta got rojên cejnê bê qeza derbas bibin. Mahmûd Balî dengê Amerîka, bajarê Kobanê. û xelkê derbederê Efrînê ji cejna qurbanê di rewşa gelek xirab û alûz de dikin li demê ku bajarê wan û deverên wan ketîne destê komalên çekdarên ku Tirkiya piştevanî li wan dikin. Dûr ji cih û warê xwe û nemîna her sal penaberên Efrînê pêşwaziya cejna qurbanê dikin. Di bin çadirên derbiderbûnê da li herêma Şehba bê ku tuwateya wê hebe, cejin êş û azara penabertiyê li Efrîniyan zêde dike. Li vê derê li kampa Fafînê di bin çadirekî da apê Osman Seydo ku bi hevjîn, law û neviyên xwe ra maye bi dilekî xemgîn cejnên berê tîne bîra xwe. Ser îda Erfata me îdê xwe dikire, me tiştê xwe danî ber îdê bi heyjara me tiştê xwe hazir dikir, qurbana xwe her tiştekî xwe emir û hejirên ji welatê xwe derketin bira. Ne em zanîn عید کجان رویه نه خوره نه قربان نه تشتک دبی مالا گره نه ارد نه بلغره هروها دا پیرا امین مسلم جی به حسرت کیف و شاهی ججنه مایه گاوا کود ناو خزم و دوستین خوده لگوند شربه ناوچه مابتا پیروز دکر لیجه برشر هر کسک به درکی واچویه و او مالبتا خواه ایرو به تنی مانه مگی حاضر دکر عید دهات نیوانه ما دهاتن مریم ما دهاتن ما تشتی خودی دنا بشام بشورت ما قربانی خوشارج دکر ما امگیل هاف کوم دبی رید نشتن ما خورنا خود خور ای هسا گل ما حرم یورم حر مریکی ما حر قیزک ما حر قچک کی ما دولا توود اوشمیش بین دراوا نه شغل نه عمل ججن کو هری زیده زاروک پیشاد بن جبو زاروکن افنیجی نما بشاهیه نویا آب عثمان هستن خواه ججنی و هاد بیجه از دکه خمبر چین سیکه محور کرنده کلی عمدات مال مکنجه خود که حتی مکنجه خود کرد وفکر مرد چی شکل جان چی جان پته خواه نوکای جیف داره نه پره های نه بافکر من شغاله تشتیک تنایه عفرینی لپنابرتی ججنا قربانی بیدل پیشوازی دکن و تو هیوی آوان نینه جبلی و گرا عفرینی نوروز رشو دنگ امریکا شهبا
پۆلیسی ئەفغانستان دەڵێت ڕۆژی سێشەممە چەند ڕۆکێتێک گیراوەتە ئەو ناوچەی کابولی پایتەخت کە باڵوێزخانەکانی لێیە. ئەمەش لە کاتێکدایە کە سەرۆک ئەشرەف غەنی پەیامی پیرۆزبایی جژنی قوربانی بۆ موسڵمانان دەنارد. پۆلیس دەڵێت ڕۆکێتەکان لە دەرەوەی شارەکەەوە هەڵدراون و هەندێکیان لە نزیک کۆشکی سەرۆکایەتی و نێوەندی باڵێزخانەکان کەوتون. سەرۆک ئەشرەف غەنی ئەو کردداری شەرمەزار کرد شانی باسا غەنی ڕۆژی یەکشەمە ئاگربەستێکی یەکلایەنەی سێمانگی لەگەڵ تالیبان ڕاگەیاند بە مەرجێک ئەوانیش پەیڕەوی بکەن. سەرچاوەکانی تالیبان دەڵێن ڕێبەرەکەیان بە سەرکردە خۆجێیەکانی ڕاگەیاندووە بۆ ماوەی 4 ڕۆژ بەهۆی جەژنەوە شەڕ ڕابگرن بەڵام بە فەرمی هیچیان ڕانەگەیاندووە. چارەسەرکردن بە ڕێگای ئاژەڵ بۆ یارمەتیدانی مرۆڤەکان لە نەخۆشیەکانی وەکو شەکرە، شێرپەنجە و نەخۆشیە دەرونیەکان بێنەوە سەرخۆ لە زیادبووندان. هەتا ئێستا زۆر سەرنج دەدرایە سەگ بۆ ئەم مەبەستە، بەڵام ئێستا ئاژەڵی تریش بەکاردێت. وەکو دەرکەوتووە دەستهێنان بەسەر سەگدا دڵخۆشی دەبەخشێت چونکە مرۆڤ هۆرمۆنی ئۆکسیتۆسین دەرەکات، ئەوەی فشاری خوێن و هەروەها فشاری دەرونیش کەم دەکاتەوە. ئاژەڵێکی تریش هەیە هەمان هەز دەبەخشێت. هەز بە ئارامی دەکەم، پشوم پێ دەبەخشێ. هەر بۆیە ستیڤ سترت پارکێکی تایبەتی کردوتەوە. فشارڕەوێنن دەتوانانی لێرەدا دابنیشێت و لە ژیان و مەشغەڵەی کار و قۆرسایی ژیانی شار قۆرتارت بێت. زۆر کەس سەردانیان پارکە دەکەن لە شوێنی دوورەوە دێنە ئێرە، هەز دەکەیت فشارەکەیان لە کۆڵ بۆتەوە لەو دەمەی لێرە دەڕۆنە دەرەوە. ئەم پارکە خێرخوازیە لە شاری نیویۆرکە نۆکەری بچووکی تێدایە، دوانی گەورە و هەروەها یەکێک تێکەڵ لەگەڵ زێبرا کە بە زۆنکی دەناسرێت. ئەو ئاژەڵانە دەبرێنە قوتابخانە و خانەی بە ساڵاچۆکانیش. ئەم پارکە هەروەها میوانداری گروپی وەک ئەم تاقمە دەکات، پێکهاتوون لە ڕێکخراوێکی ناوخۆ کە خزمەتی خەڵکی پێداویستی تایبەت دەکەن. ئەو کەسانە شانەی ئاژەڵەکان دەکەن، ڕاهێنانیان پێدەکەن، خۆراکیشیان پێدەدەن. لە کاتێکدا ئەم ئاژەڵە زۆربەی کاری سەختی لەسەر ئەستۆ دەگرێت لە سەرانسەری جیهاندا، لەم پارکەدا تەنها ئەرکیان ئەوەیە دڵی گەشتیاران خۆش بکەن. دەخیل پێشتر لێکۆڵینەوەکان ئاماژەیان بۆش کردبووە و مرۆڤانی کە سەگ بەخێو دەکەن زووتر هەست بە نەخۆشیەکانی خۆشیانەکەن. بەرحاڵ نەها وەکە تێنیتن کوون ئاژەڵ ببنە ئالیکار بۆ چارەسەرکردنی نەخۆشیە شتێک باشە. بیریادەمێن خۆش هەتا ڕۆژە هەینی هەر شاد و بەختەوەر بن. خوداحافیز. کاتێکی خۆش.